برای عزیزم دەچێ مزگەوتێ حتا دەڕۆی ئەوە ئەتوو گوناحەکە لێ هەردەوەرێ و خێرەکە لە بۆ دەنووسێ خۆ ئەگەر بەیانی و مەغریب و عیشا بڕۆی ئەوە ڕۆژی قیامەتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ موژدەتان لێبێ بە نورێکی تامون یەومە القیامە يعني ئەو نورێکی تەواو دەبی ڕۆژی قیامەتێ لەسەر پردی سیرات بکە ئەوانەی کە لەسەر پردی سیرات ئەپەڕنەوە بە مەزبوطی و بە ڕێک و پێچی ئەو کەسانە کە نوریان لەگەرە ئەو نورە پێشیان ڕووناک دەکات و ئەگەنە دەوێت تاریکە و لە تاریکی ساتمە دەکەی و دەکەوە ناو جەهەنەم طبعا پردی سیراتیش جسر ممدود على ظهر جهنم جسرێک لەسەر پشتی جەهەنەم دەسوڕێ وإن منكم إلا واردها كان على ربك حتما مقضيا ثم ننجي الذين اتقوا ونذر الظالمين فيها جثيا خواهی گەورە دەفەرمێ هەرچی ئێوە هەیە دەبی بەسەر ئەم پردەدا بڕوە وإن منكم إلا واردها هەموو خەڵک حتى محمد المصطفى عليه الصلاة والسلام هەموو دەبی بەسەر پشتی ئەم جەهەنەمەدا بڕۆن ئەو کەسانێک کە متەقین خوا نەجاتیان دەدا بەچێت تۆ نەجاتت دەبی بەو نورانی کە لە ڕێ مزگەوت بەدەستیان دێنی وەنەذەر الظالمین فیها جثیا بەڵام ئەوانەی کە زاڵم بوون ئەوانەی کە بەڕاستی خۆیان ماندی نەدەکرد لە دنیایەکەوە ببنە عەبدێکی ساڵح و ببنە متەقی ئەوان لەسەر چۆک بەردەبنەوە بەرەو جەهەنەم دەکەونە ناو جەهەنەمێ خوای گەورە بمان پارێزی دەی مەردی خوا بە نورێکی زۆر خرکەوە ئەم نورە بە سخر دەکرێتەوە بە چوونە لە بۆ مزگەوت خاستەتەن نوێژی بەیانی و مەغریب و عیشاک و ئەو وەختی لە تاریکیە کە ئەوە تو ڕۆیشی ئەو هەموو خێر و بەرەکەتە دەچێ مزگەفتێ دوو ڕکعات نوێژی سونەت دەکەی ئەوە هەموو خێر و بەرەکەتە پاشان نوێژەکەت بە جەماعەت دەکەی خێر و بەرەکەتە پاشان ئەگەر ئامینی مامۆستا و ئامینی تو ئامینی مەلائیکەتەکە یەکتری بگری خوا لە هەموو گوناحت خۆش دەبی لە سەفی یەکەمی مەلائیکەت دوعا لە بۆ دەکەن ئەدی ئەوەش نیعمەت نییە پاشان ذکر و تەهلیل و تەسبیحاتەکان دەکەی ئەو مدەش لە مزگەفتێ دەمی هەموو بێ ئێعتیکاف لە بۆ دەنووسرێ بزانە ئەو هەموو نیعمەتەی چار موسڵمانیش دەپرسی چار دۆخەش لەگە مسلمانان دەکەی و چار مەرحەبای مسلمانانیش دەکەی ئەوەش هەموو هەر خێر و بەرەکەت ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئیلا ئەگەر دوو مسلمان بگەنێک تەوقەیان لەگەر یەکتر کرد و ئەحواڵی یەکتریان پرسی دەفەرمی وەکو دار گەڵای لە پایزان هەردەوەرێ ئاوا گوناحتان لێ هەردەوەرێ ئەو هەموو فەزل و چاکە ئەو هەموو خێر و نیعمەتە بە مزگەوتێ بەدەستت دەکەوێ ئازیزم بە مزگەوتێ بەدەستت دەکەوی خۆشەویستم جا بەڕاستی بڕۆنە مزگەوت نوێژەکانتان بکەن ئەمن یەک شتی لە سوودانم دیت زۆرم پێ معجب بوو ئافرەتیش ئاهات لە نوێژێ والله نوێژی بەیانی ئافرەت دەهات لە نوێژی بەیانی سبحان الله لە خەڵکی فەلوجە و ڕمادی ئەو عادەتە جوانیان هەیە حتا کە کاتێک کە لێیان قەوما و هاتنە لە ناو ئێمەژیان ئافرەتەکانیان دەهاتنە جەماعەتی بەڵام ئێمە و عادەتەمان نییە بەداخەوە ئێمەوە پیاوەکانمان ناچن چزای ژلەکانمان بەداخەوە یعنی بە هەمومان فێرە مزگەوت بین منداڵەکانمان لەگە خۆمان ببینە مزگەوت بە عشق و ئەوێنی نوری مزگەوتیان لە دڵدا چکە بەڕاستی ئەوەی شوێنی بەرەکەتە ئەوەی شوێنی خۆشیە ئەوەی شوێنی غەمڕەوێنیە مزگەوتەکانە مزگەوتە جێی نازلبوونی ڕەحمەتی خوا و مهرەبانی خوا و لێخۆشبوونی خوایە جا ئازیزانم بە ئەم خێرە لە قسە خۆمان نەدەین بە محاوەڵە بکەین ببینە کۆڵەگەیەک لە مزگەوتێ ئەوە نیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمی سەبعەة یظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله حەفت کە لە ڕۆژی قیامەتێ خوای گەورە لە ژێر سێبەری عەرشی خۆیان دەیان پارێزی لێ ناگەڕن یەک تیش کە ڕۆژیشان پێ دەکەوی حتا حەشر و حیساب دەست پێ دەکا یەک لەوانە وەرەجل قلبه معلق بالمساجد کەسێک دڵی بە مزگەوتەوە پەیوەندە دڵی وەکو ثورەیای مزگەوت وەکو گڵۆپی مزگەوت وەکو مەزهەریەی مزگەوت دڵی بە مزگەوتێوەیە سبحان الله ئیشتیاقە بۆ مزگەوتێ کە فەرزێک دێتەوە دەرێ بزانم چەند سەعات مایە هەتا فەرزەکی کە بچمەوە مزگەوت کەسێک ئاوا عشقی مزگەوت بێ واللهی هەموو ژیانی خێر و بەرەکەت دەبی واللهی هەموو ژیانی خۆشی و شادی دەبی خێر دێتە ماڵی خێر دێتە ڕێی خێر دێتە ئیشی و ئەو کەسەش کە هاتوچۆی مزگەوت دەکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمیتن موژدەی ئیمان بدەنە کەسێک کە معتادە بە مزگەوت بەردەوام هەمووشەی مزگەوت دەکا ئەو موژدەی ئیمانی بدەنێ بەڕاستی ئەمەش شاهێدێکی حەقی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو کەسەی هەمووشەی مزگەوت دەکا ساحێب ئیمانە و ئیمانی پارێزراوە دەی خۆشەویستانم خوا بە ئەو هەموو فەزل و چاکەیە ئەو هەموو نیعمەتە ئەو هەموو سەڵەواتە
ئەو هەموو ڕەحمەتە ئەو هەموو مهرەبانیە با لە قیسە خۆمان نەدەین مەردی خوابین مادام لە ڕەمەزاندا فێرە مزگەوت بوون تەعەودمان کرد لە مزگەوت با مەردی خوابین لە پاش ڕەمەزانیش بەردەوام و بەردەمان بینە مزگەوتەکەی بۆ ئەو هەموو خێر و بەرەکەتە هەموو بۆ خۆمان حاصل بکەین لە ڕۆژی قیامەتێش لەسەر پردی سیرات ئینشاءڵڵە زۆر بە سەریعی و زۆر بە پێش چاوڕوونی نەجاتمان بێ و بەرەو بەهەشت و بەرەو محەممەد المستەفا بچین ئینشاءڵڵە